با دەستپێشخەری کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک بۆ قسەکردن سەبارەت بە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەشی هەڵبژاردننی حزبە کوردستانیەکان لەگەڵ پەرلەمانتارانی کوردی کەرکووک لە مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا پرسی هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و مەترسی و نیگەرانیەکانی کورد تایبەت بەو پرسە خرانە ڕوو. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا حزبە کوردستانیەکان و پەرلەمانتاران یەکریزی نێوماڵی کوردیان بە گرنگ زانی بۆ تێپەڕاندنی مەترسیەکانی یاساکە. لە نزیکەوە بیان بینین کۆبوونەوە باس لە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگای تێدا کرا، باس لە یاساکە کرا، باس لە ڕوبەڕووبوونەوەی تەحەدیاتی خراپی لایەنە یاساییەکەی باڵێن هەڵبژاردنەکە کرا بۆ داهاتوو. هیوادارین کۆبوونەوە دەستپێشێکی باش بێ بۆ هەوێنی یەکڕیزی و ئاشتەوایی نێوماڵی کورد کە ئێمە ئامانجمان لە کۆبوونەوەکە ئەمەیە. کۆبوونەوە بڕیاریدا کە هەماهەنگی بکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی تەواوی ئەو گرفتانەی کە دێتە پێشمان. داوا لە قیادەی سیاسی کورد دەکەین بە جددی بێتە سەرخەت بۆ یەکڕیزی کورد لە بەغدا، چونکە ئەوەی کە لە بەغدا ئەگوزارێ ئێمەی کەرکووکی زەرەری تیاکەین. هەمومان یەک متفقین لەسەر تاعنکردن لە ئەسڵی ئەو هەموارکردنەوەیەکەوە لە ڕۆژانی ڕابردوو لە پەرلەمانی عێراق ئەنجام دراوە. متفقین هەمومان کە ئەو هەموارکردنەوەیە لە بەرژەوەندی کەرکووکیەکان نییە، وەژ بەشێک لە کەرکووکیەکان بێبەش دەبن لە مافی دەستوری یاسایی خۆیان، ئەویش بەشداریکردن لە هەڵبژاردن و وەدەنگدان لە ڕۆژی دەنگدان بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک. تاکید لەسەر یەکلیستی کوردی دەکەینەوە لە کەرکووک. هەمومان لەسەر ئەوە متفقین کە پێویستە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کەرکووک ئەگەر هات لە کاتی دیاری خۆی ئەنجام درا وەگەر هات لایەنە کوردستانیەکان بڕیاری بەشداریکردنیاندا، پێویستە یەک لیستی کوردستانی کەرکووکی دروستکەین، هەمومان بە یەک قایمە بچین نێو انتخاباتەوە و من پێشم وایە ئەمە داواکاری هەموو دانیشتوانی کوردی ئەم شارەیەوە لە کەرکووکەوە تا ئەگاتە زاخۆ. سەرباری سووربوونی کورد لە سەر بەڕێوەچوونی هەڵبژاردن لە کەرکووک، بەڵام تێبینی لەسەر یاساکە هەیە و هەوڵ دەدرێت لە ڕێگەی سەرۆک کۆمارەوە تانە لەو یاسایە بدرێ. ئەندامێکی لیژنەی یاسایی پەرلەمانی عێراقی شاشکرای دەکات پیلانێک هەبوو بەر لە دەنگدان لە سەر یاساکە لە ناو هۆڵی پەرلەمان دشت بە کورد جێبەجێ کرا. بەڵێ ئەگەر وانە بواە ئێمە هەڵوێستمان بەو شێوەیە نابوو کە دەربچینە دەرەوە و لە ناکاوش ئەمانە بە لژنەی یاسایی تێپەڕ نەبوونە کاتێک درکمان بەوە کرد کە یاساکە بەشێکی هەندێک گۆڕانکاری تێدا کرایە و یاخود بابەتی لە ناکاو دێتە ناو یاساکە، ئەمە بوو بە ئەمایی لێکدانەوەی جیاواز و بوو بە هۆکاری ئەوەی کە ئێمە نەبینە بەشێک لە زەری کەرکووک. سەرەڕای داکۆکی حزبە کوردستانیەکان سەبارەت بە یەکریزی نێوماڵی کورد بۆ ڕێگری لە مەترسیەکانی ناویاسای هەڵبژاردننی کەرکووک، بەڵام هاوڵاتیان متمانەیان نییە بە یەکریزی نێوماڵی کورد، چونکە لە ڕابردوودا نەتوانراوە ئەو یەکریزیە بپارێزرێت و کورد بە یەک دەنگ بڕواتە ململانیەکی سیاسیەوە. ئەمەش یەکێتی و پارتی وەکو دوو هێزی دەسەڵاتداری هەرێم لێی بەرپرسیارن و یەکریزی ناوماڵی کوردستانیان بۆ بەرژەوەندی حەزبەکانیان بەکارهێناوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.